لە ساڵیادی جینۆسایدی ئێزیدیەکان لە یاریڤانی پایتەختی ئەرمینیا یادی جینۆسایدی کوردانی ئێزیدیە کرێتەوە. بێگومان زۆر بەڕێز کاک فەریدون سامان شاعیر و لێکۆڵەرمان لەگەڵا لە یاریڤانەوە لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە. کاک فەریدون سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سپاس بۆ تۆ. ئەگەر گوێت لە من بێ پێم خۆشە تیشکێک بخەیتە سەر ئەو چالاکیانەی کە ئەمڕۆ یاخود بۆ ئەو مەراسیمە ئامادەکراوە. ڕاستەکەی من بە دەرفەتم زانی کە لە سێی ئابی هەموو ساڵێکدا بۆ خۆم وە بنووسەرێک لەو کۆلێرێکدا لە ڕابردیدا لێ کۆڵەوەم هەبوو جینۆسایدی ئێزدیەکانی شنگال ئەم ساڵ بە دەرفەتم زانی سەردانی شاری یاریڤان بکەم. لە یاریڤاندا ژمارەی زۆر کورد هەن، کوردی ئێزدی هەن، چی لە ناو شار چی لە گوندەکانی دەوروبەری یاریڤان بە تایبەتی لە دەڤەری ئەلەگەس. هەر ئەمڕۆ کە سەعات 10 بەیانی لە پارکی ئابۆڤیان یان ئابۆڤیان کۆمەڵێک لە میدیاکار خەڵکی تسۆس یادی جینۆسایدی شنگالیان کردەوە. من سێشێک بووم لەوانە کە ئامادەی جرونیەکە بووم، کۆبنەوەکە بوو ئەبەرمیش لەوانەکەم و سەپرسی ئێزدیەکان چی لەبواری ناسنامە کەلتوریان وە کوردی ئێزدی چی لەبواری باوەڕێن جینۆسایدی ئێزدیەکان شنگالدا بە تایبەتی. بەڵێ کاک فەریدون ئەگەر باسێک لە بابەتی ئەدەبیات خۆ بڵێن ئەدەبیات بە شێوەیەکی گشتی چۆن ئەتوانێت پاڵپشتی میلەتێک بێت، چۆن ئەتوانێت مەرگەسات و کارەساتی وڵاتێک بنووسێتەوە و پاڵپشت بێت بۆ مەرگەساتێکی لەو شێوەیە. بەداخەوە یعنی هێشتا نووسەرانی کورد بەڵێن ڕۆمان نووسان، فرۆ نووسان، سینەماکاران، شانۆکاران نەیانتوانیوە وەکو پێویست ئیش لەسەر هیچی جینۆسایدی گەری کوردستان بکەن. بۆ نمونە ئێمە بەگێشایی نووسی پتر لە 1000 ساڵە گەری کورد ڕووبەڕووی جینۆسایدی دەچێت. لەلایەک بە ناوی ئاین، لەلایەک بە ناوی بە ناوی شتێک نیشتمانەکەمان داگیر دەکرێت، نەتەوەکەمان پارتیسیپاتە دەکرێت تا دەگات بە دوا فەرمانیە جینۆسایدی قەڵکردنی کوردانی ئێزدی شنگال. ئەمە بۆ نمونە لە ئەشتاکانی ڕووسی بە ناوی جینۆسایدمانێ بە ناوی ئەنفال، چمەبارانمان هەیە لە هەڵەبجە و دەبالستان شەوەستانی بادیان. بەڵام بەداخەوە وەکو پێویست بەدەم پێویست بەداخەوە ئەماگەتەمەشە ئەزمینی گەلانی وەکو جووتین هەتا عەرەب بەسەدان ڕۆمانیان هەیە، بەسەدان فیلمیان هەیە کۆمەکوژی یا ئەدەبی زیندان یا ئەدەبی با بڵێن ئەو بابەتانە بەداخەوە هەوڵێک هەبووە، بەڵام ئەو هەوڵەکان هەوڵێکی زۆر بەلایی یاسەدەکاری بەم دیارە لە بەڕێبەرای گشتی کاریگاری ئێزدیەکان بەچاپ دێدا هەڵبەتی نزیکەی 15 شاری کورد بوون یا بەدوون با کۆمەکوژی شنگال. دەست خۆشیانە دەکەم من بۆ خۆم لە ڕابردیدا دامەیەکم بڵاو کردو بە ناوی تاجیکانی داریش هەڵبەت من بە کوردی نووسیبووم، بەڵام دیاترای عەرەبی فارسی هەندێک کوێنیان تێکدا بەچاپنێدا، بەڵام هەوڵەکانی تر بەداخەوە وەکی پێویست نەبوو. بەڵێ کاک فەریدون پێویستە نووسەران و ڕۆژنامە نووسان و ڕۆمان نووسان یاخود هونەرمەندان زیاتر فۆکس بکەنە سەر چی بۆ نمونە لێکۆڵینەوە یاخود بۆ ئەوەی کە زیاتر ئەم جینۆسایدە بناسێنرێت و لایەنە شاراوەکانی بخرێتە ڕوو لێکۆڵینەوە گرنگترە یاخود بابەتی ڕۆمان و شعر و بڵاوکراوەی تر؟ بەڕای من هەردووشی زۆر لە کات خۆیدا میبینە لە ساڵی 2015 لە زانکۆی گرمیان کۆنفرانسێک کاس لە بووماوەی ڕۆژ بە نەنیشانی جینۆسایدی گەلی کورد بەشێک لە توێژینەوەکان کە توێژینەی نیش بوو تا بدوو بە پیسی جینۆسایدی ئێزدیەکان شنگال. ئەمان دەکرێت لە سەعاتی زیانکۆکان لە سەعاتی ناوەندە
ڕۆشنبیری ئەکادمیەکان ساڵانە لە بۆنێشی ئاوادا بۆنێشی ئاوا بکرێت بە بۆنێشی نەتەوەی وەخصوص گەلانی چین و گەلانی ئەرمەن پۆڵۆنیەکان نەتەوەکانی دیکە لە کارەسەتباری نەتەوەی خۆیاندا ڕۆژی ئاوا دەبێتە ڕۆژێک کە هەرچی نەتەوەی هەرچی نیشتمان دەستان دەستیان ڕۆژنامەیە لەڕێی چارەشی ئەدەبی هونەری فەرەنجی کۆمەڵایەتی بەڵام بەداخەوە میدیای کوردی خۆشنامەنووسی کوردی هەتا توێژە ڕۆژشیران لەم پرسەدا بێئاگان بەداخەوە هەڵبەت ئەمیان دەگەڕێت بۆ خەم سادی حکومەت بەتایبەتی وەزارەتی ڕۆژشنبیری کە لەو پرسان لە بێئاگان ئەمە پەیوەندی بە سەیرانی ئابووری دارایی نییە پەیوەندی بە ئاسی هۆشیاری و ئاسی ڕۆژشنبیری تاش کورد و کۆمەلگای هەڵبەتە من خۆشی پێم وایە سینەما شان و دراما ڕۆمان شعر دەتوانێت ڕۆژ چارە بژێڕێ لە ناساندنی پرسی نەتەوەیە کە ڕووبەڕوو تەبدیل دەبێت بەتایبەتی ئێستا پرۆژەیەک لە ناو وڵاتانی باڵنداژیکەری کوردستان لە ناو وڵاتانی کە نەتەوەی کوردیان مەسەر دابەشکراوە لە نەحات بۆ بچکردنەوەی نەتەوەی کوردی کەن بەکەنوێت لە ڕێی دابەشکردنی ئێزیەکان پێگەکان کافریەکان هەولانەکان جوانشەکان بەداخەوە کورد و کوردستان ڕووبەڕووی ئەم پرسە دەکرێت. بەڵێ کاک فەریدون ئەگەر باسێک لە گرنگی ناساندنی جینۆساید بکەین بڵین بە تەواوی جیهان تاوەکو ئێستا هیچ هەوڵێک هەبووە بۆ ئەم بابەتە لەلایەن نووسەران و ڕۆمان نووسانەوە با بڵێن هیچ کارکتەرێکی نێو ئەو ڕووداوانە بوون بە کارکتەری ڕۆمانەیەک یا خوند بوون بە هەوێنی نووسینی شعرێک من باش جملة سكان نبو لبري من يريفاني ولاتي المنسانم بەڵام ئەوەی تێگەیشتم ئەو هۆڵانەی کە لە بواری ئەدەبی هونەردا یەکمان هەوڵەکانی پێویستین مەگەر لە سەعاتی بڵێن سیاسی لەم دیارە پەرلەمانی بەچیکە دانی بە جنووسایدی کوردانی ئێفلینە لە شارە ڕابردوش پەرلەمانێکیی ئەوروپا دانینا بە جنووسایدی ئێزیەکان بەڵام لە سەعاتی ناودەڕ شێوەیەکانی کوردی پێ ناو کوردستانی برێدا بەداخەوە کاری پێویست نەکراوە بۆیە من تەشیار دەکەم داوا دەکەم داود الزار الشمالية ديكان لكردستان دا هەموو ساڵی زۆرەژی کە ئەمڕۆدا دیکەن بە کەنەباڕێک نەتەوەیی دیکەن بە ینی کۆنفرانس بکەن فێستیڤال بکەن سینیار دیدار بکەن خەڵکانی کۆ بکەن لە بانگێشدا لەو شارەدا ئەمڕۆ من بەدەیان ڕۆشنبیری کوردی بینی مەژنوویە پیاودا کوڕە بە فێسکا خەڵکی مامۆستایەکدان کۆ بوون ڕۆژنامەنووس و میدیاکار بوون زمانناس بوون ڕاکە من هەستم کرد لە باشووری کوردستان بەڵام بەداخەوە لە ڕۆژێدان ئەوەندە نالەبارە کەسی جیێندا هەربێژ من فشار داوام دەکەین کە گەرەکە ناوەندی شێڕەشنبیری کۆمەڵایەتی هەبێت بۆ کوردانی ئێژی یێریڤان بۆ بتوانین ئەو هەموو هێزوی زۆر توانیانە کۆ بکرێن. بەڵێ زۆر سپاس کاک فەریدون سامان شاعیر و لێکۆڵەر لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە لەگەڵمان بووی.